سەرۆکێ هەرسێ وڵاتên گەرانتۆڕژە ڕەوشە سووریەرەوە ئیرۆ لە ئەنقەرە پایتەختە تورکیا بجڤن و ڕەوشە گشتیە سووریە گوتوبێژ بکەن. بریارە ئیرۆ دوشەمە جارێکە دەن سەرۆکێ هەرسێ وڵاتن گەرانتۆڕژە ڕەوشە سووریێرە ڕەجەب تەیب ئەردۆگان سەرۆکێ تورکیا و ڤلادیمیر پوتین سەرۆکێ رووسیا و حەسەن ڕۆحانی سەرۆکێ ئێران بجڤن و لە گۆری و تێ پێشبینیکردن وێ پرسە شەڕێ ناوخۆیە سووریە و پێکینانە ناوچەیە ئارام گوتوبێژ بکەن. لە گۆری زانیاریان ئاژانسین فەرەنسی تێچاوەڕێکردن و دلوتکەیە سێئالیدا داوێن گوهارتنên şerê navxweya Sûriye û operasyona artêşa Tirkiyê li ser Sûriyê da ku bajarên Sûriye kontrol bike û bi taybetî bajarê Idlibê werine gotûbêjkirin. Lê gorî ku ajansên Ferensî dane zanîn ku avakirina navçeya aram li Rojhilatê Çemê Feratê wê tewerekî civînê bê ya lûtkeya sêalî. رووسیا و ئێران بە دوو هەپەیمانên مەزنن ڕژێمە سووریە تێنە هەژمارکردن. ئەو ژێ دەدەمەکەدە و تورکیا پشتەوانیە ئۆپۆزیسیۆنە سووریە دەکەی و لە دژێ بەشار الئەسەد ڕادوەستێ. بریارە پشتی ئەنجامدانا لووتکەیە سیالی لە ئەنقەرە حەسەن ڕۆحانی سەرۆکێ کۆمارە ئێرانێ بە جەدا لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆگان سەرۆکێ تورکیا و ڤلادیمیر پوتین سەرۆکێ رووسیا بجڤێ. ژێدارن ڕاگەاندنە نەدانا و خویاکردن و حەسەن ڕۆحانی دەجوینن خۆی جودادا لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆگان و ڤلادیمیر پوتینداوێ چۆگوتوبێژ بکێ لە گۆریک و پێشبینی تێکردن ناکۆکیە نابەرە ئێران و ئەمریکادا وێ بەشێ سەرەکە بنژێ گۆتوبێژیان.